بەڵێ خۆشەویستانمان لە تەوەری یەکەمدا باز لە خۆراکێکی گرنگ دەکەین بۆ مێشت، باز لە خۆراکی گرنگ دەکەین بۆ ڕۆح کە ئەوش خوێندنەوەیە. جگە لەوەی کە لەش پێویستی بە خواردنەوە و وەرزشکردن و ژیانێکی تەندروست هەیە، پێویستی بە بۆش هەیە کە بخوێنینەوە و لایانی مشکمان بەهێز بکەین بە خوێندنەوە. بزانین ئایا خوێندنەوە تا چەندێک سوودی هەیە و پێویستە کاتەکانمان چۆن ڕێک بخەین بۆ ئەوەی بە شێوازێکی باش بخوێنین و سوود لەو خوێندنەوە ببینین کە دەیکەین و باشە چ کتێبێکیش باشە بۆ ئەوەی کە ئێمە بخوێنینەوە و هەروەها گفتوگۆی زیاتر دەکەین، باسی ئەزمموی نووسەرێکیش دەکەین. لەم تەوەرەدا با میانداری زۆر بەڕێز جەبار عوسمان کە نووسەرە لە سۆدۆ لەگەڵ مامۆستا با سەرەتا لە ئەزمموونێکی خۆتەوە دەست پێ بکەم لەگەڵ نووسین و خوێندنەوەیە باسێکی خۆتمان بکەین. لە ڕاستیە قۆناغی ئەمە لەوانەیە تا ڕادێک جیاواز بوو بێت. ئەو زبونەی خۆم باسیەکەم پێم وابێ ئەگەر لە ئێستاە دووبارە بێتەوە ناوستنی پەروەردەیە گرنگی زۆریە بێ. سەبارەت بە خوێندنەوە ئەوەی کە لە یادم بێ من قوتابی سەرەتایی بوو هەر لە سلێمانی لێرە، مامۆستایەکمان هەبوو، مامۆستای عەرەبی بوو، هەفتەی جارێک هاو چیرۆکیشی بووە هێناین و کاتی ئێمەش بە عەرەبیەمان خوێن ئەگەر بیرتانی سەردەبیێمە بۆی تەرجمانکردین بۆ کوردی. یعنی زۆر بە چێژ بوو، یعنی شیرۆکان لەسەر لەبیرمە چیرۆکیان باسی هانزی پاڵەوانەها بۆ ئەو تەمەنەی ئێمە بەڕاستیەوە کاریگەری زۆر لەسەر ئێمە دروست کرد لەسەر بن بە تایبەتی و خەیاڵمان فراوان بوو چێژی تایبەتی بۆمان لێ و حەزیشمان لەوانەکەی و مامۆستایە بێ، یعنی خۆشمانە زنی هێشت وشی ڕیلاکس بین حاڵەتێکی هیم بڵێن تەشەنوجیەکان یعنی جابەجارەمی بۆ کردین. ئەمە یەکێک بلوانەی کە بەڕاستی سەر دەبیرم ناچێت کاریگەری لەسەر من دروست کرد. ئیتر دوجار لە ساڵی هێشتا و یەکا بوو یەکەم جار یەکەمی کتێبم بە جدی خوێنەوە کە ڕۆمان بوو تەمەنە میان ساڵ بوو چوومە ناو دنیای ڕۆمان عاشقی بووم، دنیای خوێندنەوە وردە وردایتە بۆ شێوەیە گەشەم کرد. سەردەمی ئێمە جیاواز و بەڕاستی وەکو نووسین هەروەها بە کورتی بڵێم ئێمە بۆ خۆم جیاوازتر لە زۆر هاوڕێیترم جیاواز دە و زۆر بەڕێزانی کە ئێستا دەنووسن. ئێمە نووسین وەک بەرپرسیارێکی قورس سەیریەکەین بەڕاستی منەوە کاتانە لە کۆتایی هەشتاکانە یعنی خەریکی نووسینی شعر بووین، ئەمان خوێنەوە بە جدی، بەڵام هیچمان بڵاو نەکردەوە. یعنی ئەترساین لەو بەرپرسیارەتی کە تۆ دەقێک بڵاوەکەیتەوە خەڵکی دەی خوێنێتەوە ئەبێت دەقێک بێ شایستی خوێنەوە بێ سبینێت تۆ کە بڵاوت کردەوە ناتوانانی جارێکتر چاچیکەی. یعنی لە ژیانی ئینسانە وایە لەبەرەوە نووسینیش وایە نەمان نووسی من یەکێ بۆ لەو بڕیارە باشانەی کە یام زوو شتم بڵاو نەکردەوە لە گەنجێتیمە هەوڵمانە زیاتر خوێندنمان تەواو کرد، دراسەمان تەواو کرد لەو بوارە جیاجەکانی ئەدەبە و دوجار ینی من گەشتمەوەی کەیتر ئێستا پێویستە ڕۆمان بنووسێ. یعنی نەمتوانی بە دەیان ساڵ پێش ئێستای تەمەنی خۆم ڕۆمانە بنووسایە، بەڵام لەوانەیە ڕۆمانێکی باش نەبووایە. لەبەرەوە هەموو لایەنەکانمان تەواو کرد. جا ئەمە وای لێ کردین کە تۆ ئەنووسیت نووسەر پێ هەموو شتێک خوێنەرێکی زۆر باش بێ. ڕاستە خوێنەری باشەیە لە نووسەر باشترە، بەڵام نووسەرە بێ خوێنەرێکی زۆر باش بێ. لەبەرەوە ئێمە هەمیشەی تر لەو تەمەنەیە ژیانی ماوە هاو ئیتر ئاشنا بووم بە کتێب و کتێب جوانترین هاوڕێی منە و زۆرم خۆشەوێت لەبەرەوەی کە زۆر ڕازگوێ لەگەڵم ڕێنمایی مەکات ئاشنا مەکا بە دنیا بە ئەزمون بە هەموو شتێک. مامۆستا جەبار لە ئێستا خوێندنەوە چۆنە بینی؟ ینی هەمیشە گلەی ئەوە هەیە کە ئێستا دەرفەتەکان زۆرن بۆ خوێندنەوە، هەر لە مۆبایلەکە خۆتەوە بە PDF هەیە تاوکەوەی پێشەنگا و چەندین ناوەندی بڵاوکردنەوە هەیە بۆی کە تۆ کتێبی خۆت دەست پێ ئەو وارەی کە حەزت لێتی دەوترێت زۆر بێگەنج سەرقاڵە بە سوشیال میدیا لە جاتی ئەوەی بخوێنێتەوە. پێت وایە کە ئێمە خوێنەری باشمان هەبێت؟ بەداخەوە خوێنەری باشمان زۆر کەمە. ینی من بۆ خۆمە میشە لە زۆر بەرنامەکانی تر و زۆر چاوپێکەوتەکانە بەڕاستی بەجددی قسە مەسەرەوە کردو. ینی بەداخەوە لە ناو سیستمی کۆمەڵایەتی و پەروەردەی ئێمەیە ئەو گرفتە هەیە. یعنی ئێمە سیستمێکی زۆر هەڵەمان هەیە، من نای شارم زۆر بەڕاشکاوانە ئێڵم هەم لە سیستمی پەروەردە لە ناو خوێندنگاکانە هەم تا ڕادێکی لە ناو خێزانە کەم تەرخەمی هەیە. بەداخەوە وای کردو سوسیال میدیا زۆر بەهاڵ بە شێوازێکی زۆر خراپەتەوە ناو ئێمەوە. یعنی ئێمە نازانین چۆن ماوەڵ لەگە سوسیال میدیای بکەین. ئەوەندەی کە بۆ بەڕق و بە خاڵیکردنەوەی خۆمان بەکارێنین ئەوەندە بۆ دەزانانی معریفە بەکاری نایەنین. بەڕاستی زۆر کە منەوە کەسانەی کە لە ناو سوسیال میدیا بدوایە واگەڕێ بە دوای خوێندنەوە بگەڕ بە دوای بابەتێکی جدیا بگەڕە سوودی لێبینێ هەمووی زیاتر بۆ بەتاڵکردنەوەی خودیە. ئیتر تۆ سەیری سایکۆلۆژیای و خەڵکەکە من حەزەکەم ئاماژە بە شتێک من ڕێگەکا دەبێت لە دنیای مۆدێرنە لە دنیای پێشکەوتووە وڵاتێکی وەکو یابان، وڵاتی وەکو ئەوروپا، رووسیا، ئەم وڵاتانە
زۆربەی زۆر وڵاتانەوەی کە من چوو بێتم زۆری دیبیانەوەی کە زۆر خەڵک دیوێتی دەزانێت لەناو سیستمی پەروەردەیە شتێکی زۆر گرنگە بۆ خوێندنەوە کە بەداخەوە گەنجی ئێمە ئەم هەموو کاتە بنرخیان بە فیڕۆیەن لە قاوەخانەکانە بەدەم نێرگە لە خواردنەوە بە زۆر کاتی تر یعنی ئەم هەموو کاتە گرنگە هەیە بەداخەوە یعنی ئەمان بە فیڕۆیەن و هەمان کادا ئەو پارێکی ریفانیشانەیە بەورمە شتێکی زۆر بێکەڵک جامنیە مەسەرەوەی کە ئەوان لە ناو سیستمی پەروەردەیە بەداخۆ من هەمیشە داوام کردووە دەبێت مناڵانی ئێمە هەر لە قۆناغی سەرەتایی و ئاشناکرێن بە خوێندنەوە فێر بکرێن یان خوێن و بکرێتە کەلتور لە ناو خێزانەکانە لە دنیادا وایە چونکە پرۆسەی خوێندنەوە پرۆسەیە کە تەنها ئەوە توانێت تکاملی عەقلی مرۆڤ بکات ئێمە هەمومان نەزانین هەموو مرۆڤێک لە سەرەتایە کە لەدایک کە بێ مێشێکی خاڵی بێگردی هیچ شتێ نازانێ ئەوەی کە فێرە بێ لە دەوروبەرەوە فێرە بێ و ژیانی ئینسان ئەزموونە یعنی تۆ سەیری کە ئەو مرۆڤانی کە تەمەنیان لەسەر و 30 ساڵ 40 ساڵ حتا کەونە تەمەنێکی دیاریکراوە بەپێی ئەوەی کە کەونە ناو ئەزمموی ژیانەوەی ئەزممویان جیاوازتر لەگەڵ مناڵەکە زۆر جارێ ماڵی مناڵیش نازانێت لەبەرەوەی کە عقلی پێناشکی ئەزمموی نییە گەنجێک وە نیە هەڵەیەکەکە تاوانێکەکە یان شتێکەکە تووشی لادانە بێ بۆ لەبەرەوەی کە ببورن ئەزمموی نییە بەڵام گەورەکان ئەزممویان هەیە لە ژیانەوە فێرە بن بەڵام خوێندنەوە زووتر پڕەزمنتەکە یعنی کاتێک گێماگە مناڵەکانمان فێریان بکەین شەوانە چیرۆکیان بۆ بخوێنەوە ئاشنیان بکەین بە چیرۆگە و قۆناغی مناڵی کە خۆم باسیەکەم یانەوە کە بەبەن و بنێک و دوجار لە ناو سیستمی پەروەردەیە وانەیەک دیاری کرێ بۆ خوێندنەوە یان لە دنیادا وایە کتێبەکە خوێندێتەوە دانیش و مناقەشەیەکەن بۆی فێر بن بڵێ ئەمە کەکرا لە دوای قۆناغینەوە لە دنیادا وایە ئیتر خوێندن تۆ بە تا قۆناغین و تاواکە هیچباری دوایەوە ناخوێنی کێشە نیە بەڵام تا قۆناغین و لە ناو سیستمایە فێر دەکات کە تۆ ئاشنا دەکات بە کەوتوری خوێندنەوە بڕۆ هەموو ماڵێکی خەڵکێک لە زۆر وڵاتانی دنیاە کتێبی هەیە لە ماڵەوە کتێبخانەی بچووک هەیە بۆ مناڵەکان بادایکەکان بێن کتێبخانێکی بچووک بۆ مناڵان دانێن لە ژوورەکەی خۆیانە بەپێی ئاستی تەمەنەکەی خۆیان کتێبیان بۆ بکڕن بزانە گەشەی عەقلی مرۆڤ چەند جیاوازترە بێت لە چاو گەنجێکی ئێستایە کە بەداخەوە لەوانەیە پارێکی زۆر بە خواردن بەس ئامادە نییە 2000 3000 5000 پێی گرانە بە کتێبەکە گرانە یعنی بۆ کتێب گران نییە کتێب گرانترین کتێب لە 10,000 تێ ناپەڕێت لە 15,000 تێ ناپەڕێت کە ئەو قۆزێکە خوا بە 30,000 جوان لە مەڵەمێکی ڕاقییان لەوانەیە بڕۆیان گەشتێکەکە 100,000 خەرجکات یعنی بەداخەوانێ ئێستا من هیچ بەڕاستی ئەم دۆخم بەدڵ نییە یعنی بەداخەوە گەنجی ئێمە تووشی گرفتێکی زۆر خراپ بووە ئەوەی کە ئالوودەی سوسیال میدیا بووە چونکە سوسیال میدیا ئێمە بێ بزانین چەندێ لایانی باشێ داونگە لایانی خراپی هەیە کە گەنجەکانمان ئالوودەی بوون بۆ بەمەبەستی خراپ زۆر جار بەکارێن سوودی لێبینن ناتوانیەوە سوسیال میدیا ژۆکو کتێب نییە بەڕاستی یعنی ئەگە بۆڵە دەبێت من لەسەرەوە قسە بکەم کتێب بەرپرسیارەتیە من کتێبەکانی خۆم بڵاو کردەوە ناوی منی لەسەر شوناسی منە لەسەر منەکەوێ بە بەرپرسیارەتی و بڵاویەکەمەوە چونکە ئەمە ناوی منی لەسەر بەڵام سوسیال میدیا لەناو ئەو وینە پانتایە فراوانەیە بۆ خۆتان نەزان هەمومان دەزانی کە چ جۆرە باسێکی تایە یعنی بەڕاستی بێسەر و بەر و بێ بەرنامەیەکی تایە کاری لەسەر کەسایەتی تاچی کرد و لەسەر مناڵێک و لەسەر گەنجی کورد یعنی ئەمانە ئێمەی تووشی لادانێک کردو بە لادانێک ئاراستێکی زۆر خراپە لەبەرەوە سوسیال میدیا هەرگیز ناتوانێت جێ کتێب بگرێتەوە ژین ناتوانێت کتێب بەرپرسیارەتی کە بێ لە ڕووی ئەتەکێتەوە لە ڕووی ڕۆشنگەریەوە بتوانێت و کاریگەریە دروستکە بە لایەنە باشەکەی زۆر باشە بۆ مستاجەبار باسی گەنجانت کە گەنجانی ئێمە لە ئێستادا هەم کات و هەم پارەکان لە شتانێکا بە فیڕۆئێن کە نە سوودی هەیە و نە قازانجێکی هەیە بۆ داهاتویان باشە لەوانەیە هەندێک گەنج لە ئێستا ئەو پرسیارە بکەن بۆچی کتێب بخوێنینەوە ئێمە چ سوود و گرنگیەکی هەیە کە کتێب بخوێنینەوە ئەخرەمە گرفتەکەی کە ئەو تێناگە خوێندنەوە چیە وەکو باسمان کرد من حەزەکەم لەسەرمە بۆستم تۆزێ ئێمە ئەتوانین نمونەیەک بێنینەوەوان ینی بڵێن دوو گەنج بە نمونە بێنینەوە و گەنجەی کە لە قۆناغی سەرەتایەکەیە کە فێری خوێندنەوە بێ ئاشنا بێ بە خوێنەوە دەخوێنێتەوە لە چاو ئەو گەنجەی کە ناخوێنێتەوانێ دڵنیا بە من زۆر جار لە چاکسازی گەورانە زۆر جار وەکو توێژەر وەکو مامەسە وەکو بوار ڕۆشنگیرەکەی خۆمەکو نووسەر چووم خولم بۆ کرد نتوانێت و محازڕم بتۆتەوە لێ بە درێژایی چەند مانگ بەردەوام من ئەو کۆنتاکتم هەیە لەگەڵیانە هەموو تاوانبارانی کە تووشی لادان بوون تووشی هەڵە بوون هەموو لە ناوێنە منەوە کەیسانم بینیوە نایشارمەوە هەمووی گرفتەکەی خرچێکی نەزان خرچێکەیترەها ژیانی خۆی وەکو گەنجانە ئەبا بڕێوە عەقڵ بەکارنایەنە عەقڵ بۆ مرۆڤ زەرورە مرۆڤ یعنی عەقڵ یعنی مە هەمیشە لەگەڵی مرۆڤ بوونەوەرێکی زیرەکە کەواتێ من بە عەقڵ ڕەفتارەکەین زۆر هەڵەیە من نەزانینەوەیکەین لەبەرەوەی کە ئەزمونمان نییە یان نایزانین بەڵام کاتێک دەخوێنینەوە تێگەین گەنجەکانی ئێمە بەداخەوە یعنی گەو دوو نمونە بانکەین سەیریکەین ئەم گەنجی کە ناخوێنێتوانێت بە ئاسانتر تووشی لادان و هەڵا بێ تاوانەکە
غەڵی ترەکە بیتە هەر شیوە لە شێوەکان بەڵام ئەوی کە خوێنەرە ئەزممویکی باشی لە چاو تەمەنەیە لە چاو زیاتر لە تەمەنی خۆیان بەدەستێناوە بیرمان نەچێ ئەوەی کە ئەنووسێ کتێبێ گەنووسێ ئەگەر ئەدەبە ئەگەر زانستە ئەگەر هەر فەلسەفەی هەشتێک هەش بوارێکە کامانام و گرنگن بخوێندێنەوە ئەزمموی کەسێکە من بەپێی ئەزمموی خۆم تەمەنم نزیکی 54 ساڵە بەپێی تێگەشتنی خۆم چەند ساڵا خوێنمەوە کوێ گەڕاوم دنیا گەڕاوم بیرکردنەوەی خۆم بەپێی ئەزمموی خۆم هاتوو من ڕۆمانێک گەنووسم باز لە گرفتێکی کۆمەڵایەتیەکەم باز لە کێشەیەکەم گەنجەکەی خوێنێتەوانێ ئەزمموی من وەرەگرێ کتێبێکی تر خوێنێتەوە ئەزمموی کەسێکی تر وەرەگرێت لە من پڕ ئەزممونتر و زاناتر و تێگەشتووترە بە هەمان شێوە کاتێک من بڵاوی دەخوێنینەوە ئەزمموی هەموو کەسانە بۆ خۆمان وەرەگرین لەو کاتایە ئەزمموی ئێمە بە هێندەیە گەشاکە زیاتر لە تەمەنی خۆمان ئێمە بینە کەسێکی تێگەشتووتر دیدگامان بۆ ژیان تێبینیمان بۆ ژیان بیکردنەوەمان بۆ ژیان جیاوازتر بێت چاو کەسێکی نەخوێنەوار و نەزانە ئەوەی کە ئەوەی هەڵە بکات یان تووشی لادانە بێ پێڵە نەزانی ئەم خوێنەرەکە نایکە چکە ئەمەدە تێگەیشتووە ئەمەدا عقلی گەشەی کردووە دەزانێت چۆن مامە لەگەڵەوەکە بە چه ئاراستەیە کارڕە لەبەرەوە هەوڵ دەدان ڕێگەیەکی دروست هەڵبژێرێت مرۆڤ معسووم نییە لە هەڵا بەڵام ئەو هەڵانە جیاوازن کە کەسێکی نەزانێکە لەگەڵ کەسێکی خوێنەوارە لەبەرەوە ئێمە بۆ گەنجەکانمە من داواکارم بەڕاستی بەداخەوە خوێندنەوە و سودەی هەیە یعنی هەموو ڕۆژێک بەلانی کەم و هەموو مرۆڤێکە بێ سەعاتێ بخوێنێتەوانێت باشە مامۆستا جەواب پرسیارەکەم لەوەیە چەندێک کات تەرخان بکەین بۆ خوێندنەوە هۆکار چییە کە زۆرێک گەڵێن کاتمان نییە یان چۆن ئەو کاتە ڕێک بخەین ئەمە بەڕاستی پەیوەندی بەڕێکخستنی کاتەوە یان ئەوە تا پەیوەندی بە حەز و خولیاوە هیچ گەنجە بەقەدە گەنجی بەبێژ نییە لە وڵاتەیە ینی بەسەراحە دێڵێم یعنی بڕۆ وڵاتانی دنیا گەنجانی دنیا لە دنیا کاریانێ ئێمە وڵاتێکین دۆخێکی سیاسی خراپ دروست بووە دۆخێکی ئابووری خراپ دروست بووە یعنی بڕۆشانە سەری سۆڵەکە چەند گەنجی لێ بێژە سوڕێتەوە هەموو ێوارە لێ بێژە سوڕێتەوە چەند گەنجیلی لە ناو کافتریاکانە کە دانیشن نێرگە لە پارێکی زۆرێن بە نێرگەلەیە کە زۆر خراپە 10,000 15,000 شوێنوە گرانترە کات بە فیڕۆیە بەس چێژدەوابی لەگەڵ ئەوڕەکانیان دانیشە و کات بە فیڕۆ بۆ کاتی نییە ئەمە عیلاقی پەیوەندی بەو سیستەمەوەی کە من باس دەکەم پەروەردەی ئێمە کە من کورتیتایە ئێمە فێر نەکراوین یان سیستمی ئێمە ئەوەیتیان نییە کە گەنجەکانمان لە قۆناغە سەرەتایەکانە تا ناوەندیوانە فێر کات کە بزانێت گرنگی خوێندنەوە چییە لەبەرەوە ئەمە بیانوە ببوورە گەنجانی هێنەوانێ لە دنیا دازانی چییە بڕۆ زۆرە و خەڵکانەی کە ئیشەکەن بانمونی وڵاتێکی و رووسیات بۆ بێنوانێ کە من لێ سەردانم کردووە لە ناو میترۆکانە و شوێنی شەکانیان کە دوور لە ئەوروپاشاوە هەموو وڵاتانی دنیا بگەڕێ نیو ساعتە چارێکێکە 20 دقیقە ڕێگەی دوورە ئیسپادە لەو 20 دقیقە و چارەک و نیو ساعتاکە کتێبێک پێ لە جانتاکە دەرێنەی خوێنێتەوە یعنی ناو میترۆکانە ڕۆژانە سا 30 40 50 60 خەڵک ئەخوێنێت و تاوکوەگاتە ئەو نقطەی کە داوازێ بۆ سەر کارەکەی ڕەوە گەڕانوشە بە هەمان شێوە یعنی ئاوایە لە دنیا ینی دەرفەتی خوێنەوە زۆر بە ئاسانی توانی دروستیکەی ئەگەر تۆ مەبەستت بێ بخوێنیتەوە مەبەستیش نەبێ وەکو هەموو گەنجانە بەداخە و گەنجێمە بۆچی ئەو دۆخەی کە ئیبینین ئێساکەی میتیاژی دەرئەنجامی لێکەوتی ئەوەیە کە گەنجەکانمان بەڕاستی ناخوێنەوە یعنی نووسەر کتێبێت چاپەکە 200 دانە نافرۆشێ 500 دانە نافرۆشێ خەڵک فێریو نەبوو کتێب بکڕێ فێریو بە پارە بە شتێکی بێکەڵک بە بێکەڵک سەرفیکە کاتەکانی بە فیڕۆ بەشتی بێکەڵک بە فیڕۆی بە یعنی چ کات چ پارە چه هەموو ئەم شتانە بەداخەوە لەبەرەوە هەموو بیانوێکی زۆر ناماقول و نادروستە کە دەڵێ کات نییە لەبەرەوە کات زۆرە و دەتوانێت سوود لەو کاتە ببینە کە لێستایە بێ ئیشە هەیەی بۆی کە بۆ داهاتووی کەسێکی ڕۆشنگەر باش هەموو کاتێک خوێندنەوە ئیسفادەی هەیە سوودی هەیە لە کاتێکە بۆن جۆری ئەو کتێبی هەڵێ بژێری ئەو بارەی کە تۆ دیارەکەی ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ڕوتی خوێندنەوەی ئێمە بەڵێ بە دڵنیاییەوە لە ڕاستیە ئەین زۆر جارە بستنەڵێن لایەنی نەرێنیش هەیە لە خوێندنەوە کەسێک کە بە هەڵدێر و لادانا ڕۆشتووە لە جۆرێک لە جۆرە کەمترە ڕەنگە بەڵام جیایە شتێکی حەزەکەم بۆی کە بینێرانی بەڕێزیش ئاشنا بن بۆ دایکان و باوکانیش و گەنجانیش کە خوێندنەوە هەر کتێبەوە پێی تەمەنی دیاریکرایی خۆی بێ بخوێنێتەوانێ بەڕاستی یعنی ناکرێت تۆ بابەتێکی گەنجان بڵێن کە لە تەمەنی 5 ساڵێت تۆ بۆ 4 ساڵ و 5 ساڵێکی بخوێنیتەوانێ نابێت تەمەنێک لە سەر و 8 ساڵیەوەی بابەتێکە کە گەنجێک مەسەن لە خوار و تەمەنەوە بیخوێنێتەوانێ بەڕاستیە بێمە پۆلەنکاری بکرێ من سەرەتاوی ویستم قسەرەوە بکەم لە مناڵانە مەسەرن قۆناغی مناڵان جیاوازە قۆناغی 1 ساڵە تەمەنی 1 ساڵە کە دایک چیرۆک بۆ مناڵە خوێندو جیاوازە لەوەی کە بۆ 3 ساڵ 4 ساڵی خوێنێتەوانێ یعنی ئەمانە تەنان لەو تەمەنانشە زۆر هەستەوەرە کە قۆناغی مناڵی زۆر دەستەوەرە لە بنیادی کەسایەتی مرۆڤە لەبەرەوە قۆناغە جیاوازە کاتێک گاتە سەر و 8 ساڵ ئازادە بخوێنێتەوە لە هەش بابەتێکە لەبەرکە تا ڕادێک بەشێوە عەقلی تەکاملە بێت تێ ئەگا لە ژیان بەڵام
حاڵەتێکی تری لە پۆلەکردنی خوێنەوە چییە؟ زۆر خوێنەری ئێمە بەڕاستی کە دەزەبن بۆ کتێبێکی قورس بەبێ کە هیچ ئاستێکیان هەبێ دوو زووتریش بێزارە بن بۆ بابەتێکی فەلسەفی قوڵە خوێندنەوە یعنی ئەو پێشینەیەکی نییە دەزەبا بۆ کتێبی قورس بەڕێی من پێشنیارەکەم بۆ گەنجانی ئێمە پێش هەموو شتێک لە دنیا شاوایە ئەوەلترین کاری خوێنەوە زەڕوترین کاری خوێنەوە جۆری بابەت ئەدەبە بەڕاستی ئەدەب زۆر گرنگە ڕۆمان زۆر گرنگە چیرۆک شاعر خوێندنەوانێ ئەمانە ئەدەب فراڕەهەندە پڕە لە فەلسەفە لە سایکۆلۆژیا لە کۆمەڵناسی لە ژیان لە ئەزموون لە هەموو شتێکی تایە یعنی بابەتێکی فراڕەهەندیە پاشان ئەگەانوێ دەستکەن بە خوێندنەوە بالو بابەتەوانی کە یەکەم جارێن لە خوێندنەوەی بچن بۆ لای کەسێکی شارەزای خۆیان بە پێی تێگەیشتنیخوان ئەو بابەتێکە هەڵیەبژێرێ بەڕاستی بابەتی کۆمەڵاتی و سایکۆلۆژی و ئەدەبی و فکری ئەمانە زۆر گرنگن بۆ هەموو مرۆڤێک بخوێنێتەوانێ کە من باز لە ئەدەبەکەم بەسمی ئەدەب هەموو ئەمانەی تیاکۆ بۆتەوە بۆ ئەوەی کە ئینسان پڕەزمون بێت تێبگا لە ژیانە ئەمانە گرنگن ئێمە حەج بڕوانامەیەکمانە بێت لە بەشێکی بچووکی ڕۆشنگەریە شارەزای وەرەگرین بڕوانامە ڕۆشنگەریی گشتی نییە یعنی ئینسان بە بڕوانامە نابێتە ڕۆشنبیر چکە ڕۆشنبیر بەشێکی بچووکە لە بوارێکە تۆ هەندەسە تەواوەکە بەس هەندەسە شارەزای لە ژیانە تێناگەی بەڵام کاتێک تۆ لە دەروەوەی ئەوە خوێندنەوەیەکی تری هەیە بۆ ژیان کتێبی ترە خوێنیتەوانێ ئەدەبە خوێنیتەوە مێشکت فراوانترە بێ تۆ ئەزمموی زۆرتر وەرەگری تێگەشتن زۆرتر وەرەگرین چکە ئەدەب بە پانتایی هەموو لایەنەکان لە مڕەهەندەکان پڕە لە هەموو شتێک لەبەرەوە تۆ هەموو ئەزمموونێک وەردەگری من پێشنیارمەوەیە گەنجەکان ئەدەب بەسەرەکی یەکەم خوێندنەوانێ و دوجاریش هەوڵ بەن بابەتە گرنگەکانی وەکو فکر فەلسەفە سایکۆلۆژی ئەمانە زۆر گرنگن کۆمەڵناسی زۆر گرنگە ئەم بابەتانە بۆی کە ئینسان ئەمانە کار خوێنێتەوە ئەزمموی ژیانی دۆڵەمەندترە بێت تێگەشتنی بۆ ژیان دۆڵەمەندتر بێت لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی فەلسەفیەوە تێدەگات ژیان چییە بەڕاستی ئینسان دەبێتە مرۆڤێکی تر کاتێ دەخوێنێتەوانێ دیدگای بۆ ژیان زۆر سەوە شتاپ لە دەگۆڕێ یانەوەی کە لە ئێستاە سەیری ژیانەکە و شتەکان بەڕۆتی نەبینێ کاتێک خوێنێتە بێتە مرۆڤێکی تر نەقدیە بێ بۆ ژیان و کاتە ڕغنە لە خۆشیەکرێ خۆی دروستەکە ئەو کاتە محاسبەی خۆی دەکات کاتێک ئینسان دەگاتە لوتکەیەکی ڕۆشنگەری دیاری کراو ئەزمموی دۆڵەمەند دەبێت لە بواری خوێندنەوە و تێگەشتنا لە دنیا باشتر تێدەکات هەمیشە محاسبی خۆی دەکات محاسبی خۆی دەکات لە هەڵویە سیالە بیرکردنەوەی لە دەربڕینیا لە ڕووی مرۆڤ دۆستیەوە دەبێتە مرۆڤێکی مرۆڤ دۆست بەڕاستی یان لەوانە ڕۆژان بیر لە تاوانێک بیری لە تاوانێک کرد بێتەوانێت کاتێک دەخوێنێتەوە تێدەگات ژیان چییە دوایی دوجار لەمە دەکشێتەوە پەشیمان دەبێتەوە هەر بۆی خوێندنەوە منەوەم بەرمونێگەێنە خوێندنە دەت کاتە مرۆڤێکی جیاوازتر فێر دەکات ڕێزی کۆمەلگاکەت بگری ڕێزی نیشتیمانەکەت بگری ڕێزی هاوڕەکانت بگری مرۆڤ دۆست بیت ڕێزی ئاژەڵ بگری ژینگە دۆست بیت یعنی ئەمانە خوێندنەوە دەکاتە مرۆڤێکی جیاوازتر بە بڕای من باشە مامۆستا بۆ ئەوەی کە کەسێک قوڵ بێتەوە لە ناو کتێبێکا و لی تێک بگا پێویستی بەوەیە کە بەهرە و ئەزمموی هەبێت یان نەخێر هەموو کەسێک ئەتوانێت لە کتێبەکان لە هەموو بارێکدا تێبگات و قوڵ بێتەوە تێە من باسم لەوە کرد هەنێ بابەتی فەلسەفە هەیە بە تایبەتی قوڵە زۆر زمانی فەلسەفە جیاوازتر لە زمانەکانی تر ئەگەر یەکێک بوێ ئارزوی و بابەتە بکە دەتوانێت لە سەرەتاییەوە دەست پێ بکات ئەو سەرچاوەکان مستەڵەحەکان تێبگا وردە پێ بگا چکە تۆ ئێستا من بابەتێکی فەلسەفی خوێنموانە چەندین ساڵە دراساکەم جیاوازتر لی تێگەم لەو من باسانتر لی تێگەم کە گەنجەکە هیچ نازانێ من زۆر جارەوەم دیوە گەنجەکان پرسیاریان لێ کردوم ئەڵێ ئەو فکرێت چییە ئەم بابەتە چیە لە فەلسەفەیە مستەڵەحەت چییە لەبەرەوەی کە ئاشنا نییە پێی زمانی فەلسەفە جیاوازترە قورسە بەڕاستی ئەمە وەکو من دیاریەکەم بۆی گەنجانە گەسوودەوە ببینە توانن لە بابەتی سەرەتایی فەلسەفەیە بەش زمانی سادەتر هەیە لەمە تێبگەن وردە دەبچنە ناو بابەتەکان بەڵام ئەدەب زۆر بە ئاسانی تێگەن و ئەدەب هەرچیەوەیە پرسیار دروستکە لە لای خوێنەر تووشی تێڕامانکە یعنی گرنگی ئەدەبەوەیە گرنگی دەقی ئەدەبی و باشترین دەقی ئەدەبیوە بەگشتی ئەدەبووە بە مسمەکە ئەدەب زیاتر گرنگی پێ بدرێ بە خوێندنەوە فراڕەهەندە و وامان لێەکە دەقی باش و دەقیەکە وامان لێەکە لە گۆشەنیگایەکی جیاوازەوە ژیانمان پیشانەیە کە تا ئێستا ئێمە هەستمان پێ نەکردووە کاتێکم نووسەرەیەت بە ئەزمموی خۆی تێگەیشتنی خۆیەوە بە پڕ ئەزمموی خۆیەوە بابەتێکمان بۆ ڕژێنێ ناو ئەدەبا ڕووداوێکم بۆ ڕژێنێ چ شعر بێ چیرۆک بێ ڕۆمان بێ هەر چیە بێ شانۆ بێ سینەما ئەمانە هەموو ئەمانە وامان لێەکە ئێمە لەبەردەم شتێکە هەڵوێستە بکەین پرسیار لە خۆمان بکەین لە خۆمان تێبکەین بە خۆمانە بچینەوە دەشێمەوەمان لێ بکات لە شتێکە لە دۆخێکا بین بە خۆمان بچین و گۆڕەکەی لە خۆمان نابکەین تێبگەین واتە ئەزممونمانایەتێ لەبەرەوە ئەوەی کە تۆ باسی تێگەی هەموو کەسێک دەتوانێت لە ئەدەب بگا ئەگەر مەبەستی بێ بەجددی بخوێنێتەوە خوێندنەوە دەبێت بە قوڵی بخوێنێتەوە هەنێ کەس هەیە ئەڵێ کتێبێکم خوێنێتەوە هیچی لێ تێنەگەیشت نەزان باسی چێکە نازانم ئەو کتێبە چییە بەڵام جۆری خوێندنەوە فەرقی هەیە ئەدەب هەموو کەسێک دەتوانێت لێ تێبگا و پۆلێنکاریش هەیە ئەدەبیش زۆر ئاستێکی باڵایە یعنی بۆ نوخبەیە لە
لەبەرەوە مەرج نییە تۆ لە کتێبێک تێناگەی کتێبێکی تر خوێنەرەوە بۆ نمونە ڕۆمان دەخوێن تۆ هەیە ڕۆمان بە شێوەی چۆنگە ئاڵۆزە نووسێ بەس خەڵکی نوخبا بێت لێی تێبگا بخوێنێتەوە بەڵام خۆی ڕۆمانە بێ بە زمانی سادە بنووسێ تۆ توانێت ڕۆمان بخوێنیتەوە شعر هەیە بە زمانی چۆنگە ئاڵۆزە کەس دەی تێناگا ئەمە بۆ نوخبەیە بەڵام تۆ توانی بە زمانی تر بە دەقێکی تر نەبەستێت بە یەک نووسەرەوە ئەوەی کە یەک نووسەر دەخوێنێتەوە هەڵەیەکی گەورە دەکات بەڕاستی یعنی ئەبێت تۆ فرە خوێنەری جیاواز بی یعنی تۆ هەموو نووسەرەکان بەسەر بکەیتەوە بۆی کەم ئاسەکانیشان تێبگەی و ئاشناش بی بەشتی جیاوازتر و بازمونی جیاوازتر لەبەرەوە خوێندنەوەی تاگرەهەن هەڵەیەکی زۆر گەورەیە ئێمە مەسەن زۆر خەڵکی یەک شتە خوێنێتەوە یەک کتێبە خوێنێتەوە یەک نووسەرە خوێنێتەوە ئەمە گرفتەکەیە تۆ ئەبێ بە جیاوازی بخوێنیتەوە چونکە هەر مرۆڤە لە لای خۆیەوە ئەزمونێکی خۆی هەیە معریفەیەکی جیاوازی هەیە لەبەرەوە هەموو کەسێک دەتوانێت تێبگات ئەمە تێناگەی توانی بابەتەکە بگۆڕی نووسەرەکە بگۆڕی بە شێوە لە شێوەکان وردە دوجار جارێکی تۆ سەر نووسەری خوێنیتەوە ئەنجاتیەکەی لەوانەیە گرفت لە ئاستی تۆ هەیە بێ کە تۆ ئاشنانی زۆر بخوێنەوە مامۆستا جەبار زۆر بە کورتی ئەمە بکەیتە کۆتا پەیامەت تا چەندێک گرنگە ئێمە شکۆ و ڕێزبگەڕینەوە بۆ کتێبەکان زۆر جار بیستمانە وڵا کەسێک زۆری خوێندۆتەوە شێت بووە ئەمە چێم کتێبەت هێناویان ئەتێ خۆت بە مسەقف دەرکەی بە ڕۆشنبیر دەرخەی بۆ یە کتێبە خوێنیتەوە هەنێ قسە ئەکرێت ئەمە بەڕاستی بۆ بەلە ڕابردنی ینی گەنجێک کە کاتێک تەرخانەکە بخوێنەوە زۆر گرنگترە لەوەی سۆشیال میدیاکە زۆر ڕاستە ئەزانین چۆنی مرۆڤ کاتێک کە ئاگاتە ئاستێکی ڕۆشنگەری باش ئەگەر گەورەترین توانای هەبێت لە هەر ڕوویەکەوە زۆر سادە بێتەوە گەوری مرۆڤ لە سادەییە کە زۆر سادە بێت بەڵام قۆناغی پێات هەیە پەڕێت ئەوە ئاستی ئەزمموی کەسەکەیە گەنجێک دەخوێنێتەوە لەوانەیە وردە ئەمە سەرەتای گۆڕانکاریەتی یا دروستە بێ لە ڕفتاریا گۆڕانکاری دروست بێ حەزکان مرۆڤێکی ترە حەزەکەم یەشت پێ بڵم کاتێک مرۆڤ دەخوێنێتەوانێ لە ناو کۆمەلگایەتە دەرەوانێ وەکو شتێک ینی بڵێن مراقیبێ ئاوایی تر ئەنج لە دەرەوە سەری کۆمەلگاکە کۆمەلگا جوانترە بینێ ئێمە ناو کۆمەلگایە کە دەژین خنکاوین تایە شتەکان نبینی بەڵام کە دەخوێنینەوە وەکو شتێک وەکو چۆن لە سەتەلایتێک لە دوورەوە یان مانگێکی دەستکرد لە دوورەوە سەری کۆمەلگاکە کۆمەلگا جوانتر دەبینێت تێگەشتنی بۆ ژیان جواتر بێت لەوانەیە ئەمانە کاریگەری سەرڕفتاری مرۆڤەکەن بەڕاستی خوێندنەوە بخوێنەوە کەس شێت ناکە خوێندنەوە بگرە ئینسان هۆشارتر دەکا ئەمە گۆڕانکاری لە مرۆڤ دروستەکە و قۆناغی کە گەنجێک تووشی گۆڕانکاریەکە بێت لە ڕفتاریا لە بیرکردنەوەیە ئەوە کاریگەری خوێندنەوەیە لەسەری وای لێ کردووە ببێتە مرۆڤێکی تر لەوانەیە لەگەڵ هاوڕەکانیا بگۆڕێ لەوانێ دوورکەوێتەوەوانی یان جیاوازێک دروستەکە تێدەگا لە ژیان چییە لەبەرەوە ئەم گۆڕانکاریە زۆر باشە گرنگەوەی مرۆڤ کە ئەخوێنێتەوە یاخی بێت مرۆڤێکی دەستەمۆ نەبێ بۆ شتە خراپەکان یاخی بێ خاوەنی خۆی بێ خوێندنەوە دەکاتە مرۆڤێک کە خاوەنی خۆتبی خاوەنی بڕیارێکی تەندروستبی کەسێکی مرۆڤ دۆزبی سوودمەندبی بۆ کۆمەلگاکەت سوودمەندبی بۆ ئەوانی ترە دەوروبەری خۆت وە سوود بە کۆمەلگا بگەنەوە تاچێکی بەرهمێنەر و تاچێکی بیرکەرەوەی باش دەرەچی نەگەوت تاکانی کە لە ناو کۆمەلگایمە بەداخەوە بۆی کەمی خوێندنەوە چەندین لادان و گرفت دێ لە زیندانەکانە پڕن تاوان هەیە و زۆر کێشەژێ لە کۆمەلگایە دەرەنجامی ئەوەیە کە لە ناو ئێمەیە دروستە بێت و زۆر کۆمەلگایەتی وەکو ئێمە زۆر سپاس بۆ جەبار عوسمان نووسەر لە تەوەرە لەگەڵمانە سپاس بۆ بەرنامەکەتان